فضيلی کوڕی عیاض چەتە بوو بگرن سەرکردەی چەتەش بوو هەموو تەمەنی لە چەتەیە بەسەر بردبوو چەتەی لەکوێ کرد ڕێی حەج کە حاجیە ویست بڕوا بۆ حەج لەسەر ڕێی کاروانەکانیان نەدانیشت ئەی ڕوتانەوە ئاخر ئەگەر تۆ چەتەی بکەی لە بازرگانێ وایان نا ئەمە کەسابەتە بەڵام ئەو بۆ عیبادەتە چێ بۆ حەجی ماڵی خوا چێ بۆ ڕوکنێکی ئیسلامە چێ ئەی ڕوتانەوە هەر کەسی دەستکەوتە خۆی باسیەکە فەرمێ شەوێکی لە کەلاوەیەکی کۆنا دانیشتە بووم گوێم لێ بوو لەو دی و مەجموعەیەکی لێ حاجین تیان بەخوا بە ئەم شەو نەمێنینەوە لێرە زوو دەرچین فۆضەیل پێمان بزانێ ئەیا بەسەرمانە ئەم ساڵ حەجیشمان پێ ناکرێت بگەڕێنەوە کاوە بیستێ و قسەیە کاریگەری تێکە ئەو بێتە هۆی گەڕانەوەی دوای بێ بە عابد الحەرەمین خواپەرستی هەردوو حەرەمەکە خەلیفەکانی ئومەویش و عەباسیش چەنە نێرن بە دوایە بەس نزیک بێتەوە لێیان بەس قسەیان لەگەڵاکە ئەمەنە قیامەت ویستە بێ و دنیا نەویستە بێ ئامادە نابێت لە کەسیان نزیک بێتەوە هەتا وەفاتیشەکە هەر لە مەککە و مەدینەیە لەو بینەیە و یەکێکە لە هەرە گەورە قودوەکانی ئیسلام لەوەوە بوو بەوە